لە یاریەکانی هەفتەی یانزەی میخوونی ناوی تازە پێگەشتوانی کوردستان لە شاری ئەولێر تازە پێگەشتوانی پێشمەرگەی ئەولێر میوانداری زاخۆی کرد. لا نیوی یەکەم تازە پێگەشتوانی پێشمەرگەی ئەولێر بە گۆڵێک پێشکەوتن کە لە خوڵێکی 38 سەلاح حەسەن تۆماری کرد. لە نوێی دووەمی یاریەکە تازە پێگەشتوانی پێشمەرگەی ئەولێر لە گۆڵی دووەم نزیک بوو، بەڵام لە دەستدانی دەرفەتەکان بە ئاسانی وای کرد زاخۆ لە خوڵەکی 66 بێڕێتەوە ئەنجامی یاریەکە لە ڕێگەی یوسفەیی بۆ بەلێدانی سەر یەکسام کاتەوە. یاریەکەش تاکۆتاییەوە خۆمایەوە بۆ ئەنجامەوە بە گۆڵێک و بۆ دوولاو یاریەکەش بە یەکسانی کۆتات. بۆ جۆرەش زاخۆ بە 20 خاڵ لە خانەی دوێمی ڕیزبەندی و پێشمەرگەی ئەولێریش بە 20 خاڵ لە خانەی پێنجەمدایە. گەلک ئەگرنگ بوو مە مەشیام وەک هەوێت یاریدا تۆمار کردن و مەگەلە فرسەیشی پیشکردن و یعنی گەلەشوان چێتر بین و مەشخواستە مەشی وانە باشتر بی مەگەلە فرسەن سرینش دەستخواکردن و هیوی ئومیدی مە حەمیل ماینستا یاریامە و دووەکە یاریگامە ئینشاڵڵا یاریامی خوا تعویض کردن و ئینشاڵڵا بنە خودانی ناسناویش. بەگشتی یاریێکی باشمان ئەنجامدا، بەڵام دەرفەتی زۆرمان بوو ئیستیقلالمان نەکرد، نەماتوانین گۆڵ بکەین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو نەتیجەی باشتر بەدەستدێن و بۆ پلەکانی پێشتر یاری دەکەین.